سڵاو خۆشەویستان و ئازیزانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی، ڕێباز مەسعودم جارێشتر پێتان شاد بووینەوە. هیوادارین بینەرمان بنوە لە پەیجی تەلەڤیزیۆنی پەروەردە و هەروە لە ئینستاگرام لە ڕادیۆی پەروەردەی وەزارەتی پەروەردە دەتوانن لە سۆشیال میدیا بینەری تەواوی بەرنامەکانمان بن. یاری شەترەنج یاریەکی دوو کەسیە کە لەسەر بۆردی شەترەنج ئەنجام دەدرێت کە بۆردەکە پێکاتوە لە 64 خانە. هەروەها ئەم یاریە یەکێکە لە یاریە هەرە باوەکانی جیهان کە بە ملیۆنەها یاریزان بەیەکەوە یاری دەکەن لە ماڵەکان، لە پارکەکان، لە یانەکان. بۆ گفتوگۆکردن زیاتر لەسەر شێوازی ئەم یاریە قسە دەکەین و ئەمڕۆ میوانمان بەڕێز دکتۆر دڵجار حەمە ساڵح، سەرۆکی یانەی شەترەنجی خانزاد کە لە ستودیۆ تەلەڤیزیۆنی پەروەردە لەگەڵماندایە. بەخێر بێی دکتۆر. زۆر سپاس. ئەگەر لە سەرەتا پێمان بڵێ کە یاری شەترەنج بە چ شێوازێک دەکرێت یاخود پێناسەکمان لە بۆ بکەی بۆ زیاتر ڕوونکردنەوە. یاری شەترەنج یاریەکی نێوان دوو بەرامبەر دەکرێتن، دابەش دەویتن لەسەر ڕەش و سپی، یانی ڕەنگە کراوەکان و ڕەنگە داخراوەکان کە بە وەک جەنابەت باست کرد لەسەر بۆردی شەترەنج کە لە 64 خانە پێکاتیە، هەر یەکەی 16 بەردیان هەیە کە پێکاتیە لە 8 سەرباز و 2 قەڵات و 2 فیل و 2 ئەسپ و وەزیر و مەلیک. ئامانج لە یاریەکە گرتنی مەلیکی بەرامبەرە. بەڵێ هەر ئەم ئەسپ و ئەم قەڵا و ئەوانە هەریەکە و ئیش خۆی هەیە؟ بەڵێ هەریەک و شێوازی جوولەی خۆی هەیە، هەریەک و ئیشەکی تایبەتی بەخۆی هەیە. دابش دەبنە سەر چەند قۆناغێک لەوانە قۆناغی سەرەتایی یاریەکە وە دەکاتن کە هەر یاریزانێک کە یان هەر شەترەنجانێک یاریەکەی خۆی بە شێوەی کراوە ئەنجام بداتن، پارچەکانی بەردەکانی خۆی بینێتە دەرێ و مەلیکەکەی لە شوێنەکی باش پارێزراو بیتن لە هێرشەکانی بەرامبەری و هەمان کاتدا هەوڵ بداتن بە باشترین شێوە هێرش بکاتە سەر بەرامبەرەکەی بە تایبەتی لە مەلیکەکەی. بڵێ وەکو سەرۆکی یانەی شەترەنجی خانزاد، یانەکەتان ئێستا لە چه ئاستێکدایە؟ سوپاس بۆخوا، یانەکەمان ئەو لە بۆ 6 ساڵ دەڕاتن لەسەر ئاستی عێراق بە باشترین یانەی تایبەت بە یاری شەترەنج هەڵدەبژێردرێتن. ئەوەش لە بۆ چەند هۆیەک دەگەڕێتەوە لەوانە ئەو ئەنجامە باشانەی کە یانەکە بەدەستی هینایە بە تایبەتی لە پارساڵ لە 6 پاڵەوانێتی لەسەر ئاستی عێراق کە بەشداریمان کردیا لە پاڵەوانێتی تازە پێگەیشتوان توانیتمان پلەی یەکەم بەدەست بێنین، لە پاڵەوانێتی بەچکە شێران پلەی دووەم بەدەست بێنین. ئەمە لەسەر ئاستی عێراق؟ لەسەر ئاستی عێراقتی و لەسەر پاڵەوانتی لاوان پلەی دووەم بەدەست بێنین و لە پاڵەوانتی کچان پلەی دووەم بەدەست بێنین و لە ئی پێشکەوتوان سێم بەدەست بێنین و لەسەر ئاستی تاک بوتوڵەی زۆنی کوردستان کە تایبەتە بە هەر چار پارێزگاکەی کوردستان لە ژێر چاودێری فدراسیۆنی عێراقی دەکرێتن، دووەکو سلەیمانی و هەولێر و کەرکووک پلەی یەکەممان بەدەستینایە. ئەوانە دەبتە هۆی ئەوەی کە لە دەستەی گشتی کە ساڵانەیە فدراسیۆنی عێراقی ئەنجامی دەداتن، لەوێ ڕاپرسێک دەکرێتن یانەکەمان ئەوە بۆ 4 ساڵە بە باشترین یانی سەر ئاستی عێراق ئەژمار دەکرێت. پیرۆزە و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین. ئەوانەی ڕوو لە یانەکەتان دەکەن زیاتر لە چ تەمەنێکن دکتۆر؟ ئەم شەترەنج لە بۆ هەموو تەمەنەکە. لە دوای 4 ساڵیەوە هەر کەسێک دەتوانیتن یاری شەترەنج فێربی و بۆ بتە یاریزانێکی باش. و دوای ئەو لە بۆ هەر تەمەنێک بڕواتن هیچ کێشەک نییە، بە پێچوانەوە زۆر باشە لە بۆ ئەوانەی کە تەمەنەکانی سەروی 6 ساڵینە کە یاری شەترەنج بکەن بەپێی ئەو لێ کۆڵینەوانەی کە کرایە باشترین ڕاستپاردە لە بۆ تەمەنەکانی سەروی 6 ساڵ و بە تایبەتی ئەوانی کە سەردانی نەخۆش پزیشکە دەروونیەکانیان کردیا یانیش تووشی نەخۆشیەکانی زەهایمەر دەبن، یانیش مەترسی ئەوەی هەیە تووشی زەهایمەر بن، پزیشکەکان نەسیحەتی ئەویان دەکەن کە یاری شەترەنج بکەن، چونکە یاری شەترەنج یاریەکی فکریە وە دەکاتن کە بەردەوام مێشک چالاک بیتن و خانەکانی بە چالاکی بمینێتەوە و بیرکردنەوەی مێشک هەردوو لای ڕاست و چەپ بکاتەگەڕ. بەڵێ کەواتە دەتوانین پێمان بڵێ سوودەکانی بەگشتی چین؟ ئەمە بەپێی ئەو لێ کۆڵینەوە و توێژێنەوانەی کە کراینە
لە وڵاتان و هەموو ئەو لێکۆڵینە توێژەنانەی ئەمەوە گیانە شترەنجی قازات چەند لێکۆڵینەوەکمان ئەنجامدایە لەسەر یاریزانەکانمان یانیش لەسەر ئەوانەی ئارەزوی فێربوون یاری شترەنجیان هەیە دوای ئەوەی کە خولەکانیان دیتیا یانیش لەگەڵ باوانی ئەوانەی کە تەمەنی گچکەنە هاتیینە سەردانیانەکەمانیان کردیا گەیشتینە چەند دەرەنجامێک لەوانە باشترین دوورکەوتنەوە لە یاریە ئەلەکترۆنیەکان یاری شترەنجە ڕاستە یاری ئەلەکترۆنیەکان لە دەنگ و ڕەنگ جوانن بەڵام بە هیچ شێوە یارمەتی هیچ منداڵە و هیچ تاکە نادەن کە ڕێگا و شێوازی بیرکردنەوەیان بەهێز بیتن یانی ژوا بکاتن بیر لە هەنگاوەکانیان بە پێچەوانەوە و یاری شترەنج وە دەکاتن کە هەر تاکەک لە هەر ستەمەنێک بیتن کۆمەڵک شت فێر بیتن لەوانە لێکدانەوەی ورد بیرکردنەوە لەو هەنگاوانەی کە دەوێ بیکە پێش ئەوەی بیان کاتن و دەشزانیتن هەر کاتێک ئەتو هەنگاوێکت کرد گەڕانەوە تێیدا باجەکەی قورس دەبیتن یانیش ناتوانانی بگەڕێەوە و لە هەمان کاتیشدا بیرکردنەوە دەبێ بە وردی هەنگاوەکان باوێ ئەوە لێ دەکاتن ینی بیرکردنەوەکانت وردکەوە و هەمان کاتیشدا بیر لە بەرامبەرەکەت بکەوە کە ئەو هەنگاوانە لە بۆ چ دەکاتن لەبەر ئەوەیە کە ئەمە پرسیارمان لە کۆمەڵک شترەنجان کرد کە لە ساڵی ڕابردوو چەند جار تووشی حادسەی سیارە بووینە کەواتەوە بۆ ڕێڕەوی ژیانی خۆشی سوودی هەیە هەر زۆر ئاسانکاری لە بۆ ژیانت دەکاتن پرسیارمان لە ئەوە مەجموعە یاریزانی شترەنج کرد کە دەرچوو کەمترین ئەوەی ڕووداوی هاتوچۆیان ئەنجامدایان هەرنیان کردیان لەبەر چیە لەبەر ئەوەی کە یاریزانی شترەنج کە لە ڕێگاش دەڕواتن زووتر مەودایەکی دوورتر تەمەشا دەکاتن و بە وردی تەمەشایی هەنگاوەکانی دەکات بەڵێ ڕاپرسێکی ئەوەی ناوە ڕاپرسێکی خێرا دەکەین لە بینی چەند شترەنجانێک و لێکۆڵێرۆی باشمان هەیە و لە ڕووی ئامارزانیوە لێکۆڵێرۆی باشمان هەیە چەند کەسێکی پسپۆرمان هەیە کە حەز لەو بوارە دەکەن لەو ئیشە دەکەن ئەنجامەکانمان دەنێ ڕاپرسیمان کردێ بڵاویشمان کردیتەوە یەک لەوانە لەسەر ئایا خوێندنی شترەنج بە سوودا یان نا لە قسەکانە دوا دەخینمەوە ئەو کەسێک کە یاری شەترەنج بکە وەکو ئەوە وایە لە ژیانی خۆیدا وەکو ئەو پەندە کوردەواریە هەموو دەم دەست بە دەست نوێژە بە وردەیە ڕێک وایە بزە بە دوایە ڕاستە دکتۆر باسی تەمەنت کرد کاتێک کە منداڵێک هەرزەکارێک لە تەمەنی 13 ساڵی 14 ساڵی تازە دێتت دەوێ فێری ئەم یاریە بێ خول دەکا بەژاری خول دەکا لەگەڵ کەسێکی تەمەن 6 ساڵی بەنمونە ئایا جیاوازی هەیە یاخود جیاوازی نییە باس لەوە کرد کە جیاوازی نییە چۆن جیاوازی نییە لە خۆی ئەمە لە بۆ فێربوون هەردووچیان بە یەک ئاست فێر دەبن دەکرێتن ینی ئەو خولانی ئەمە کە کردیتوانەوە ئەمن ینی لەسەر بنەمای ئەوەی باز دەکەم کە لایەنەکە بە فعلی ئەنجام درایە ئەوانەی کە هاتیینە خولەکان لە بۆ فێربوون هەموو بە یەک ئاست فێر دەبن دوای ئەو قۆناغاکانی دوای ئەو جیاوازیەکان لە ئەوێن دەردەکەن لە خولەکان ئێوە تەمەنەکانتان جیاوازیان هەموو بەیەک زیادەکرێنەوە بەس کە ئەوی کە ئێستا زۆر تەمەنی گچکەمان هەیە لە ئیتەمەنی زۆر گەورە دەباتەوە ئەوە معنای وای نییە کە ئەوە مەسەلەکە تەمەنە لە هەمان کاتیش بەتەڵی عالەم هەیە فەوقی 65 ساڵە مازال ئێستش گەمە دەکاتن لە پاڵەوانێتەکان لە زۆری تەمەنەکانی کە دەباتەوە ئەوی کە ئەوی جەنابەت کە باسی دەکەی جیاوازی نێوان تەمەنەکانیان لە کاتی یاریکردنەکانیانە یان لە کاتی چەند سەرقاڵن بمانەوە نەمانوێتن ئەوی کە ئەوی مێشکی گەورەك مەشغوڵ دەکات زۆر زیاترە لەوەی کە مێشکی منداڵێک مەشغوڵ دەکاتن وانە؟ بەڵێ خواستی ئەم یاریە لەلایەن منداڵان و لەلایەن هەرزەکارانەوە چۆنە؟ بەڕاستی خواستەکی باشی لەسەرا دەکرێت هۆکارەکانی لە بۆ چەند هۆکارێک بگەڕێنینەوە ئەوی ئەمن سەرنجمی ڕاکێشە لە سەردەمی کۆڕۆنا فلیمەک دەرچوو بە ناوی کوین جامبێت پاڵەوانی فلیمەکە کچەکە
کە دەبتە یەک لە پاڵەوانەکان ناودارەکانی جیهان ئەو پوختەی ژیانی ئەو پاڵەوانە لە شێوەی ڕاستەقینە لە ژیانی پاڵەوانێکی جیهان وەرگیرایە جودت پۆلگار بەس ئەوە بۆ هاندانێکی باش لە بۆ داک و باوکەکان کە بیر لەوە بکەنەوە ئەوانیش منداڵەکانیان فێری شترەنج بکەن چکە لە فلیمەکە زۆر بە جوانی شی دەکاتەوە کە فێربوونی یاری شترەنج کو دەبتە هۆی گۆڕینی ئاستی ژیانی منداڵەکەن بمانەوە نەمانەوێش هەموو کەسێک حەزی لێ منداڵەکانی ئاستی ژیانیان باشبی بیرکردنەوەیان باشبی فێڵیان لێ نەکرێت ئێوەش ئەو داواکاریەتانەیە وەکو سەرۆکیانە لە دایک و باوکان بەڵێ ئەوەی ئەمە تێبینیمان کرد منداڵەکانیان بەتەکید ئەمن ئەوەی هەموو جار بە برادرەکانیشم دەڵم مەفرۆزە ئەنگۆ لە بەتایبەتی لە هاوینانیان لەوانەی کە دەرفەت دروست دەبیتن منداڵەکانتان شەر نییە هەر شترەنج دەڵم هاانیان دەدەم بیان بەرم مۆسیقا ڕسم چکە وایە لە خوێندن شتەکانی کە فێر دەبن بەس ئەو مەترسەی لەلایەن هەندە خەڵک هەبوو کە گوایە شترەنج دەبتە هۆی دواکەوتنی منداڵەکانێ لە خوێندن ئەو بێچی هەڵا بەڵێ ڕاستی ئەو قسەیەشم ئەوانەی کە سەردانیانەکەمان دەکەن و ئێستا بەردەوام من لە گەرمان هەموویان شەهاداتی بەرزیان هەیە کۆلێژی باشیان تەواو کردیە دوای ئەو ماسەر و دکتۆرامان هەر زۆر زۆرە خەڵکی لێ هاتووی خاوەن پرۆژە لە شترەنج هەر زۆر زۆرە ئەتوو ئەوانە دەبنە نمونەک لە بۆی کە ئەتوو دوا ڕۆژی منداڵەکەت حەز لێ دوا ڕۆژەشی گەشتی هەبیتن بیرکردنەوەی گەشت وە دەکاتن کە ئەتوو ئامانجەکرد لە پێشەبیتن دەبتە هاندانێک لە بۆی کە داکوبابەکان وەچی پێم گوتیانی تاواکەری قسەی ئیفلیمەکە ئەوە وەی کرد کە داکوبابەکان نەک هەرتەنها منداڵەکانیان فێر دەکەن حەز دەکەن لە بۆ خۆشیان فێر بوون کە گەیشتینە ئەو نەتیجەیە کە شترەنج بە پێچەوان بێتە یاریێکی خێزانی بێکەوە لە هەموو ئەوەی تێبینی کرا هەر ماڵک هەر ئەوەتە کە چەند کەسەی کەوتە ناوێ ئیدی لەو خێزانە تەشانە دەکات بڵێ کەواتە ئێوە خولەکانتان بەردەوامن یا لە وەختێکی دیاریکرا ئەو خولانە دەکەنەوە بۆی ببێتە زانیاری بۆ ئەوانەی کە دەیانەوێ مناڵەکانیان بەشدار پێ بکەن لەم خولانە ئەمە لە هاوینەوە لە هەر لە دوای کۆتایی هاتنی تاقیکردنەوەکان لە مانگی شەشەوە خولمان هەیە هەتا مانگیدا بە بەردەوام خولمان هەیە خولەکانیشمان لۆ چەند ئاستێکدا بەش دەبن فێربوون لە بۆ ئەوانەیە کە هیچ یاری شترەنج نازانن زۆر باش فێر دەبن دوایوی بەهێز بوون چکە شترەنج چەند قۆناغەکە هەر ئەوە نییە تو کە فێری بووی سەرەتا دەبێ فێربی سەرەتا فێربوونی جوولەکان و شێوازی یاریکردن و ئامانجەکان و ئەوانەیە دوای ئەو مەسائلی تەکتیکی و استراتیجی دێتە ناوی یاریەکە کە فێریان دەکەین ئەمە لەو خولانە لە خولەکانی ڕابردوو پاڵەوانی عێراقمان دروست کردیان بەڵێ لە ڕووی مادیەوە نرخەکەی بەو شێوەیە کە خەڵک نەتوانانی من ڕەمزیە شتەکانمان هەمووی ڕەمزیە ینی شتێکی ئەوها دەرناسن چکە زیاتری ئەمە ئامانجەکەمان هاندانە لە بۆ ئەوەی و هەر کاتەشش هەر خولەک بڕێک پارەی لێوەرگیرا باشتر قەدری دەگیرێتن شتی بەلاش لە وڵاتی ینی لە هەر شوێنێک هیچ شتێک نەمایە ئەوڕۆکە شتی بەلاش قەدری نابیتن و ئەنجامی باشی نابیتن لەبەر ئەوەیە کە دەبیتن هەر خولک کە دەکرێتەوە دەبی هەمدا کوبابەکە کاتی لە بۆ دابی بکەن هەر دەبی بڕێک پارەش لە بۆ خەرجکەن بینە سەر ئاماژە پەروەردەییەکان چین لە ناو یاری شەترەنجدا کە من لێرەدا ئەو خاڵە بە دیاریکراوی مەبەستمە ئاماژە پەروەردەکان وەک ئەوەی کە لە ڕێکۆڵینەوەکە باسمان کرد چەند شتێک هەیە کە تەنها لە ڕێی یاریە فکریەکان فێری منداڵ دەکرێت لەوانش باشترین یاری شترەنجە لەبەر ئەوەی کە لێکدانەوە سوودی بۆوانەکانی بیرکاری و ئەمانە دەبی هەر زۆر سوودی هەیە وەوە پێچەوانەوەش هەموو ئەوانەی کە لە بیرکاری لێکدانەوە بیرکاریەکان باشن لە یاری شترەنج باش دەبن ئەوانە چونکە ئەوەی پێوەری هەژمارکردنیان بەهێزە لێکدانەوەی مێشکیان بەهێزە و بە دوواداچوون لە بۆ بیرکردنەوە لە بۆ هەنگاوەکانت وەک ئەوەی کە باسمان کرد ئەتوو پێشەوەی هیچ هەنگاوە بکەی بیری لێ بکەیەوە و هەر هەنگاوێک بەرامبەرت دەکرێت بیری لێ بکەیەوە و فێری تەکتیک و ستراتیز و تێگەیشتن لەو مەفهومانە دەبی کە ئەوانەی لە ژیانی ڕۆژانە تەئسیری هەیە لەسەر ژیانمان و لە هەمان کاتدا
یەکەکە لەو یاریانەی کە دەبێتە هۆی چالاکردنی خانەکانی مێشک و بەکارخستنی لای ڕاست و لای چەپی مێشک. بەڵێ کەواتە گوێبیستی شتێک بووم کە دەخرێتە ناو پرۆگرامیش. بەڵێ ئەمە ڕاستە؟ ئەوەی جێی خۆشحاڵیەوە 5 ساڵە لە پەیمانگە 17 پەیمانگای سەر بە وەزارەتی پەروەردە لە ڕێی بەڕێوەبەراتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان 5 ساڵە لە کۆنفرانسێکی ئەمە لە پەیمانگاکان ئەوانەی کە سەر بە وەزارەتی پەروەردەنە دەخوێندرێتن. ئەوی بەڕاستی جێی ئاماژە پێکردە برای بەڕێزم مامۆستا بورهان ئەرگوشی ڕاوێژکار لە وەزارەتی پەروەردە لەبەر ئەوەی کە خۆی یاریزانێکی باشی شترەنجە پاڵپشتی ئەو پرۆگرامەی کرد لە ئەو سەردەما مامۆستا کاوە ڕۆلەکی بەرچاوی هەبوو ئەوی ئێستا کەشکە هاندەرێکی باشە لە بۆ ئەوەی کە بخرێتە ناو پرۆگرامی خوێندن بەشێک بیتن لە یاری وەرزش دکتۆرە ڤیان لەگەر مامۆستا حەسان بەڕێوەبەری گشتی بەڵێ هاندەری باشن چونکە بەڕێزیان لە یاریشترۆنز دەزانن منداڵەکان یاریشترۆنز دەکا دەیانوێتن ئەو سوودە بگاتە زۆری خەڵک وەک ئەو تێگەشتنی خەڵک لە سەر وەرزش هەیتی تەنها بەڕاستی تەنها تۆپی پێنیە یاریە جەستەییەکان وایە بەسوودن لە بۆ مرۆڤ بەس یاریە فکرەکانیش هەر زۆر باشن یەکێک لەو خاڵانەی کە دەمەکەی کە جەنابەت ئاماژەت پێکرد فێربوونی سەبر و تەحمل لە یاریە جەستەییەکان کەم فێری یاری سەبر و تەحملی بەس لە شترەنج و یاریە فکرەکان زیاتر فێرت دەکات. کەواتە ئەمە دەبەستمەوە بە پرسیارێکی خۆم کاریگەری زۆر لەسەر هێزر و بیرکردنەوە هەیە. بەڵێ لە هەر لە سەرتاوە بیر و بیرکردنەوە و هەزی بەدڵنیایچکە یاریشترۆنج بیرکاریانەیە یاریێکی بیرکاریانە هەر لە خۆی پێناسی یاریشترۆنج وەرزشە هونەرە ڕەوشتە بیرکاریە. بڵێ کۆتا پرسیارمان ئەوەی لایەنەکەتان بڕێوە دەچێ لەسەر چ جۆرە فۆرمێکە؟ ئەمە چەند ڕێگایەکمان هەڵبژاردیە لە بۆ خزمەت پێگەیاندنی شاری هەولێر و بگرە کوردستان لەوانە فێرکردنی زۆرترین تاکی کورت بە یاری شترەنج ئەجە چ لە ئاستی خوێندنەکانی سەرەتایی بی پەیمانگابی لە کۆلێژ بی ئەوانە لە ڕووی فێرکردن و لە ڕووی ڕاهێنان مەجموعە ڕاهێنەرێکی زۆر بە توانایی بەهێز لایەنەکەمان ڕاهێنان دەڵێنەوە تیپەکانمان هەر هەموو هەیە و ئاماژەم بە ئەنجامەکان کرد ئەوانە لە بۆشایی نەهاتینە ئەوە لە ئەنجامی کارکردن هاتینە تیمێکی لە خۆبوردی دڵسۆز یانەکە بەڕێوە دەباتن هەم لە ڕووی کاتە لە ڕووی ئەکادمیەوە بە ئەکادمیانەکەتان بڕێوە دەچێت خەڵکانێکی زۆر دڵسۆز و لێ هاتوو لە خۆبردوو لە ڕووی کارجێڕی و لە ڕووی هونەریەوە یانەکە بەڕێوە دەبن هەم ڕووی ڕێخستنی خولەکان و پاڵەوانیتەکان و ڕاهێنەری پاڵەوانیتەکان چکە پاڵەوانیتەکانمان نێودەوڵەتین زۆر دەوری هەیە. ئەمە ئەو ساڵەکە خۆشبەختانە باشترین ڕاهێنەر و باشترین ناوبژیوانی سەر ئاسی عێراق هەردووچیان لە یانی شترەنجی خانزاد بوون. ئەوانە ڕێرەوەکانی ئەیمەی یانی شترەنجی خانزادەین و ئومێد دەخوازی جگە لەسەر لە عێراق بەنیاز نین بپەرنەوە لە وڵاتانی دیکە. ئەمە بەشداری پارساڵ پاڵەوانتی ئۆلمپیاتی جیانمان کرد لە وڵاتی هیند پاشداری و ئەنجامیشمان بەدەستینە و بەشداری پاڵەوانتی وڵاتانی عەرەبیمان کرد لە وڵاتی سووریا. یاریزانەکانیش کوردی خۆمان بوون؟ بەڵێ 2 مەدالیەمان لە سووریا بەدەستینە زیوەک و برۆنزەک و باشترین هاوبژیوانەکانی پاڵەوانتەکە یانە شترەنجی خانزاد بوون. ئەمە لە 3 باشترین یانەکانی سەر وڵاتانی عەربی حساب دەکرین لە 3 باشترین یانەکان نەک تەنها بەس لەسەر وڵاتی ئەمە لەسەر عێراق نییە ینی ئەمە نێودەوڵەتیانیش یانەکەمان یانەکی ناسراوە پەیوەندێکی زۆر باشمان لەگەر وڵاتان هەیە ئەوان سەردانمان دەکەن ئەمە سەردانیان دەکەین. زۆر چاکە دکتۆر زۆر بەخێراتن دەکەین خۆشحاڵون کە ئامادە بووی ئەوڕۆ لەگەڵمان بۆ قسەکردن لەسەر شێواز و پێناس و یاری شەترەنج و یانەکەتان. خۆشەویستان و ئازیزان لێرەدا هاتینە کۆتایی بەردامەکەمان بە میوانداری دکتۆر دلزار حەمە ساڵح سەرۆکی یانەی شەترەنجی خانزاد. ئێوەش دەتوانن تەواوی بینەری بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی بن لە ئینستاگرام
هەروە لە پێیجی تەلەڤیزیۆنی پەروەردە و لە پێیجی ڕادیۆی پەروەردەی هەولێر. تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.